هەرچەندە دەربەندی خان خاوەنی دوو بەنداوە، بەڵام تا ئێستا دانیشتوانەکەی بەدەست کەم ئاوی و لە هەمان کاتدا خراپی کوالیتیەکەیەوە دەناڵێنن. گرفتی ئاو لە شارەکە بە کەمی و خراپی کوالیتیەکەی کۆتایی نایەت. بەشێک لە گەڕەکەکان تا ئێستا تۆڕی ئاویان نییە و ڕۆژانە شارەوانی شارەکە بە تەنکەر ئاو بەسەر ئەو گەڕەکانەدا دابەش دەکات. قایمقامی قەزاکەش نایشارێتەوە. چارەسەرکردنی گرفتی ئاو لە شارەکەیان ئاسان نییە. بەو پێی حکومەت لە ماوەی ڕابردوودا ئامادە نەبووە بودجەی پێویست بۆ تۆڕی نوێی شارەکە تەرخان بکات کە 12 ملیۆن دۆلار بووە. ئێمە سەرجەم ئەو گەڕەکانی کە هێڵی ئاویان نییە بە 42کان و بە 48کان و بە سەلیمپیرێک ئێستا بە دەرە لەو چونکە 80 ملیۆن دیناری بۆ تەخسیس کراوە بۆ تۆڕی ئاوەکەی دەرخستە و شتی بۆ کراوە هەموو مەرحەلەکانی بڕی و گەڕێنراوە تۆ بۆ وەزارەتی شارەوانی و بۆ ئەوێ بۆی موافقەت لەسەر دەرخستەکە بکرێ و بنێرێتەوە پارەکە بنێرێتە خەزیێنی دوو بۆ سەرفکردن. ئەم دیمەنانی دەیبینن کەمپی هیچ کام لە ئاوارەکان نییە لە هەرێمی کوردستان، بەڵکو ئەمە دیمەنی تۆڕی ئاوی گەڕەکی سەلیمپیرکە لە قەزای دەربەندی خان. سەرەڕای سیمایەکی ناشرین لە هەمان کاتدا بووەتە هۆی بەفیڕۆدانی ئاوێکی زۆر لەم وەرزی وشکە ساڵیەدا. یەکێک لەو پرۆژانە یان یەکێک لەو خزمەتگوزاریانەی کە ناگاتە دەربەنی خان ئاوی خواردنەوەیە، هەم کوالیتی ئاوەکەی باش نییە، هەم بەشێک لە گەڕەکانی تۆڕی ئاوی نییە. بۆیە تا ئێستا دەربەنی خان معاناتی دابشکردنی ئاوی هەم باش و هەم کەمی ئاویشانەیە. بەشێک لە دەربەنی خان بە تەنکەر ئاوی بۆڕوە. دوای زەمین لەرزەکەی ساڵی 2017 بڕیار درا چینێکی ڕاگر بۆ بەنداوی دێوانە دروست بکرێت تا ئەوەی لە ئەگەری دووبارە بوونەوەی زەمین لەرزەی هاوشێوەدا بەنداوەکە توانای خۆڕاگری هەبێت. بەڵام سەرەڕای تەواوبوونی لە سەدا 92 پرۆژەکە حکومەت تا ئێستا ئامادە نییە ئەو بەنداوە تەواو بکات تا لەو ڕێگەیەوە بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەری کێشەی ئاو لە قەزای دەربەندی خان بکرێت. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندی خان.